تۆپی پێ بە درێژایی مێژووی خۆی پڕ بووە لە چەندین ناپاکی بە شێوەی جیاواز، یەکێک لە دیارترین و بازارترین لە مێژووی ئەو وەرزشەدا. ناپاکیکردنی لە هەندەرانی بەرشلۆنە لەلایەن یانەکەیانەوە لە یارینەوان بەرشلۆنە و فرانکفۆرت. لە ویارەدا یانەکەی کەتەلۆنیا ماڵاوایی کرد لە ئەوروپا لیگ. بەرپرسانی یانەکەش ناپاکێکی گەورەیان کردوایەوەی بەشێکی بلیتەکانیان بە هەندەرانی فرانکفۆرت فرۆشت لە پێناو بەدەزێنانی بڕێک پارە بە جۆرێک 30,000 هەندەریان ئەڵمانیەکە چوونە یاریگای کامپەنۆ لە بری 5,000 هەندەر. یەکێکی تر لە ناپاکیە گەورەکان لویس فیگۆی پرتوگالیە. ئەستێرەکە یەکێک بوو لە باشترین یاریزانەکانی سەرەتای ساڵانی 2000 کە یاری بۆ بەرشلۆنە دەکرد. بەڵام کاتێک پێرێز بووە سەرۆکی یانەی ریال مەدرید فیگۆی ڕازی کرد و بڕی شکاندنی گرەبەستەکەیدا کە 62 ملیۆن یۆرۆ بوو. ئەوە ژوای کرد فیگۆ ببێتە یاریزانی یانەی شاهانە و ناوی بە ناپاک لە بەرشلۆنە دەنگیدایەوە و لە ئێستاشدا بە هەمان چاوسەیر دەکرێت. چیرۆکی ناپاکەکانی بەرشلۆنە تەواو نابێ و نەیمار دا سیلڤاش لە بەشێکی یانەکەدا ناوی بە ناپاک ڕۆیشتووە چونکە یەکێک بوو لە ئەستێرەکانی یانەکە. بەڵام پاشەوەی پاریز ئامادە بوو بڕیشکاندنی گرەبەستەکەی بدات، یانەکەی بەجێهێشت و دواتریش بووە گرانترین یاریزانی مێژووی تۆپی پێ. بەشێکی تریش لە ناپاکیەکان لەلایەن یاریزانەکانەوە کراوە بەرامبەر بە خۆشەویست و کەسە نزیکەکانیان. یەکێکیش لەوانە ناپاکی ماورۆ ئیکاردیە لە ماکسی لوپێزی هاوڕێی. ئیکاردی و لوپێز لە نێوان ساڵانی 2011 بۆ 2013 هاوڕێی نزیکی یەکتر بوون، بەڵام پاش ماوەیەک خۆشەویستەکەی لە ماکسی جا دەبێتەوە و هاوسەرگیری لاگەڵ ئیکاردی دەکات. ئەمەش بە یەکێک لە غەمگینترین و بەناوبانگترین ناپاکیەکانی نێو یاریزاناندا دەنرێت. ناپاکی خۆشەویستەکەی دیبڕوین و پاشان بەستنی پەیوەندی لەگەڵ کۆرتووە یەکێکی ترە لا ڕووداوە دیارەکان. بە جۆرێک کارۆلین باشکرا باسی لەوە کرد ئەوەی تیبۆ پێی دەدات دیبڕوین ناتوانێت پێی بدات. ناپاکی پێکێش لە شاکیرا ناکرێت لەبیر بکرێت کە پاش 12 ساڵ لاوسەرگیری ئەستێرەکەی پێشووی بەرشلۆنە ژوانی لەگەڵ خانمێکی 22 ساڵاندا بەست و بووە هۆکاریەوەی شاکیرا لی جیاب بێتەوە. بەشێکی تریش بریتێ لە ناپاکی ڕاهێنەران، یەکێکیش لەوانە ئانتۆنیۆ کۆنتیە. ڕاهێنەرەکە سەردەمێکی زۆر باشی لەگەڵ لڤانتۆس هەبوو. پاش ماوەیەک لە جێشنی یانەکە بووە ڕاهێنەری ئینتەر میلان سەرڕایەوەی ڕقێکی مێژووی لە نێوان ئەو دوو یانەیەدا بوونی هەیە.